بەشێک لە میدیا و سۆشیال میدیای کوردی بە ئامانج ڕۆڵیان هەیە لە گەورەکردنی ڕووداوە کۆمەڵاتیەکان و بۆ دەستکەوتنی لایک و ڤیو هەموو سنوورە کۆمەڵاتیەکان دەبەزێنن. بڵاوکردنەوەی ڕووداوە تونند و تیژیەکان و گرنگی پێدانی لە ڕادەبەدەری بە ئاراستەی گوماناوی لەلایەن بەشێک لە میدیاکانەوە مەترسی دووبارەکردنەوەی ئەم تونند و تیژیانە لەلایەن کەسانی دیکەشەوە دروست دەکات. ئەگەر هۆکارەکە هۆکاری فکری بن، هۆکاری کۆمەڵایەتی بن، هۆکاری دەرونی بن، هۆکاری ئایدۆلۆژی بن، مەسەلەن بەرپرسیارانە مامەڵەکردن لەگەڵ ئەم حەدەسانەیە. مەسەلەن ئەگەر میدیایەکی بەرپرسیار میدیایەکەوە کاری خۆیەتی وەکو مادەیەکی ئیعلامی ئەم خەبەرە بگوازێتەوە، بەڵام بەداخەوە ئێستاکە لە زۆربەی ئەکاونتەکانە سەیریکەی، یعنی سوشیال میدیاش ئەتەنرێ بەگواستنەوەی ئەم خەبەر و ئەم هەواڵە و بەگەیاندنی ئەم حاڵەتە، کەواتە ئەم کاتە ئێمە لە بریەوەی یەک جار حاڵەتی کوشتن ببیستین، هەزاران جار سەدان جار ئەم حاڵەتە ئەبیستین، کەواتە ئەم حاڵەتە مەژواکە کە بانم بڵێم حاڵەتی کوشتن ئەبێتەوە شتێکی ئاسایی بەداخەوە. ئەم میدیانە هەڵپەی لایک و کۆمنت وای لێکردوون بێ سانسۆر بچنە ناو وردەکاری تاوانەکان، بە جۆرێک پێش پۆلیس و دادگا هەموو وردەکاریەکان یەکلایی دەکەنەوە و سزاکانیش دەسەپێنن. هەندێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان ئێمە کە لە خولی پێنجەی پەرلەمانە بە دوواداچوومانە کرد بۆ هەندێک حەدەس و ڕوودا و زۆر جار ئەو بابەت تۆ تێبینیمان بۆ دروستە بۆمان خستە ڕوو بۆ لایانی پەیوەندیدار و هەندێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان کە کارکتەری ئەو ڕووداوایان ئەهێنا بۆ سەر شاشە ئەمەلیەکان پێی ئەنجامەدا بۆی ئەم بابەتە لای خەڵکی سانە و ئاسان و نۆرمەڵ بێتەوە. و ئەتوانمەوە بڵێم هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەس بۆ ئەوەندێک کە لایک و ڤیویان بەرز بێتەوە و چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان بە شانازی و ئەرزی بکەن و باسی بکەن کە ئەم هەفتەیە ئەوە لایک و ئەومان هەبووە کە ئەمە نازانن لێکەوتەی خراپی ئەبێ زۆرێک لە گەنجەکانی ئێمە بە بۆنەی مانەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنجامدانی جۆرێک لە یاری کە غەریزەی ئەو گەنجانە داوا ئەکا کە موتعە لە کوشتن و قەتڵ و ئەم جۆرەشتانە وەرەگرن کە ئێمە متابعەمان کردووە. ئەم میدیا دابەستانەی بە پارەی خەڵک و نەوت و داهاتی ناوخۆ بەڕێوە دەچن، کەسێک نییە لێ پێچینەوەیان لەگەڵدا بکات و خۆیان دادوەر و دادگاکان و بڕیار و سزای سەپێنراو لە ڕووداوەکان بەسەر تۆمەتبار و بێتاواندا دەسەپێنن. ئەم فۆرمە لە کارکردنی ژوای کردووە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لای هاوڵاتیان بە ئاسایی پیشان بدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.